بۆ ئەوەی بزانی چۆن ڕیکلام پۆست ئەکەی بۆ پارچە فرۆشی سەیارە یاخود بۆ هەرێک لە پارچەکانی خۆ کە ئەتەوێ بیفرۆشی، سەرەتا ئەبێ بە هەژمارەکەت داخل بوو بێتی، هەژمارەکەت کرابێتەوە، پەنجە دەنەی بە هەژمارەکەم، زانیاریەکانم. لە زانیاریەکان دڵنیا ئەبێەوە کە تەواوە، ناوەکە، ژمارەی تەلەفۆنەکە، وشەی نهێنیەکە. هەژمارەکەم قبوڵ کراوە، ئەگەڕێینەوە ڕووکاری سەرەکی، پەنجە دەنەیم بە ڕیکلام بکە. لێرەیە داوای زیادکردنی وێنەمان لێیەکە. ئەتوانین خۆمان وێنەیەک بگرین یاخود ئەتوانین وێنەیەک لە ناو گەلەریەکە هەڵبژێرین. بەو شێوەیە وێنەیەکمان بۆ بەرز ئەکرێتەوە. ناوی پارچەکە ئەنووسین، باسی پارچەکە ئەکەین. دواتر پێویستە پارچەکە هەڵبژێرین. پێویستە نرخەکەی دیاری بکەین. دوای دیاریکردنی پێویستە ماوەکەش دیاری بکەین بۆ ماوەی چەندێک ئەمانەوێت، 1 هەفتە، 1 مانگ، 1 ساڵ. ئەوەی هەموو زانیاریەکانمان تۆمار کرد، پەنجە دەنەین بە پیشاندانی پۆست. شێوەیە هەموو زانیاریەکانمان بۆ پیشانەیە کە تۆمارمان کرد. دواتر پەنجە دەنەین بە ڕیکلام بکە. ڕائەگەیەنێ ڕیکلامەکەت پۆست کرا، پەنجە دەنەین بە بەردەوامبوون بۆی ڕیکلامەکەمان پۆست بکرێ. تەواو.